ئەم ڕێگا سەرەکیەی کە سێ پارێزگا بەیەکەوە دەبەستێتەوە بەهۆی خراپبوونی باری ئاسایشی ناوچەکەوە جارێکی تریش داخرا. دەوروبەری ڕێگا سەرەکیەکەی نێوان کفری و خورمات و شوێنی تەڕاتێنی پاشماوەی تێرۆریستانی داعشە لە نێوان پەڵکانە و سلێمانبەگ و حمریندا. زۆربوونی جموجۆڵەکانی داعش لەم ناوچانەدا ڕەوشی ئەمنی سنوورەکەی بۆ خەڵک ناجێگیر کردووە و سوپای عێراقیش توانای کۆنتڕۆڵکردنی نییە. نفرح بين المنطقة يصير بها أمان. ئێمە خۆشحاڵ دەبین ئەگەر ناوچەکەمان پارێزراو بێت، بەڵامەوە تا جموجۆڵ دەستی پێ کردووەتەوە و سنوورەکەش ئارام نییە. ترس و دڵە ڕاوکێ لە ناو خەڵکدا هەیە. داوای ئارامی و پارێزراوی سەر و ماڵمان دەکەین. لەگەڵ داخستنی ئەم ڕێگایە و جموجۆڵەکانی داعشیش سوپا و حەشدی شەعبی کێوماڵیان لە ئاواییەکانی سنووری جەبارە و سلێمانبەگ و ناوچەی پەڵکانە و غەڕە دەست پێ کردووە. بۆمبە چێنراوەکانی داعشیش 5 سەربازی کوشتووە و 29 تریشی بریندار کردووە. فراغێک دروست بوو و داعش بە ئارەزوی خۆی تراتێنەکە لەم ناوچانە و ڕۆژانە و شەوانە چالاکی ئەنجامەدا. چەند شەو پێدەستا لە گوندەکانی شێخ بابەسی هاوڵاتیان بێتاوان کوشت و ئێستاش لەم سنوورانە شەوی ڕابردوو شوانێکیان ڕفاندووە. بۆیەوە ئەمە بۆتە هۆکاری ئەوەی کە داعش جارێکی تەشەنەی کردوێتەوە و پێشتی قسەمان لەسەری کرد. داعش فراغێکی زۆری لەبەردەستایە، ئەوش هۆکاری ئەوەیە سوپای عێراق ناتوانێت ئەو ناوچانەکو پێویست پارێزی و هاوڵاتانیش پارێزێ. سەختی ناوچەکانی غەڕە و سلێمانبەگ و بەیات و بوونی بۆشایی ئەمنی هاوکاری تێرۆریستانی داعشی کردووە لە دەرکەوتنەوە و خۆڕێخستنەوەیان. سوپا و حەشد دەیانەوێت کۆنتڕۆڵی ناوچەکە بکەن، بەڵام پێیان ناکرێت. ئەمە یەکەم جار نییە. ئەم ڕێگایە بە بیانووی بوونی چەکدارانی داعشەوە بەڕووی هاوڵاتیانە داخرێت. لەوەتی پێشمەرگە لە ناوچەکە کشاوەتەوە. ئیتر ئارامیش لەم دەوروبەرە جێگیر نەبووە. سامانکەریم کورد چاد نیوز، ڕێگای نێوان کفری خورمات و